دەم بەیانە بەیانی کورد بدەین بەڕووی جیهانە هاتین لەگەڵ کەسی وەی دەم بەیانە بەیانی کورد بدەین بەڕووی جیهانە قوتابخانەی کوردایەتی و کۆڵمەدان ئێمە یەکەم تەوقیفی مەشکان ئەمڕێ ڕازانە بیر ناکەین پەیمانە ڕێبارزانی کوردستانیانەمانە ڕێز و حورمەتم بۆ جەنابی سەرۆک و ڕابەری نەتەوەی کورد جەنابی کاک مەسعود بارزانی سەری ڕێز و نەوازش دائانوێنم بۆ سەرجەم شەهیدانی کوردستان سڵاو و ڕێزەنێرم بۆ برا پێشمەرگەکان بۆ هەموو پێشمەرگەکانی شۆڕشی ئەیلول نهایەتی شوباتی ساڵی 1946 بارزانی نەمر کە فەرماندەی گشتی هێزەکانی کۆماری کوردستان بۆ کۆماری مەهاباد بوو لەو کات و ساتەیە شتێک هاتە خیاڵی کە کوردستانی عێراق پێویستی بە حیزبێکی سیاسی هەیە بۆ پێشڕەوایەتی میلەتی کورد لە کوردستانی عێراق هەر لەو کات و ساتە بارزانی نەمر کەوتە بەسەرکردنەوەی هەڤاڵەکانی ئەفسەرەکانی کورد میر حاج ئەحمەد عزت عەبدولعەزیز مستەفا خۆشناو محەممەد قودسی خەیرۆڵا عەبدولکەریم یەک بە یەکەمیانی بەسەر کردەوە لیژنەی ئازادی بەسەر کردەوە و ئەم مەوزوعی دروستکردنی حیزبێکی کوردی لە کوردستانی عێراق لەگەڵیانە تاوتوێ کرد و ئیزافەی ئەوان بەڕێز خوا لێ خۆش بوو حەمزە عەبدوڵڵا لەو سەردەمە خەڵکی خوێنەوە ناڵێم نەبوو هەبوو لە ساڵی 1946 بەم ڕێژەی ئێستا نەبوو لە سەتای پێنجی ئەم ڕێژەی ئێستاش نەبوو حەمزە عەبدوڵڵا دەرچووی کۆلیجی یاسا بوو و برادرانی کە ناومێنە ئەفسەری عێراقی بوون هەموو ئیلتیحاقیان بە شۆڕشی بارزانەوە کردبوو لەگەڵ بارزانیش بوونە کۆماری کوردستان تاوتێ و گەنگەشەی ئەو بابەتیان کرد زۆر بە چاکیان زانی کە لەو بارودۆخەی کۆماری مەهاباد لە ئارەیە و حیزبی دیموکراتی ئێران دروست بووە و حیزبێکی کوردی بۆ کوردستانی عێراق دروست بکرێ ئەم بابەتیان نایە پێشەوە وەڵحاڵ بڕیاریان لەسەر دروستکردنی حیزبدا کە بڕیاریان لەسەر دروستکردنی حیزبدا کۆماری کوردستان لەبەر ئەوەی کە ئەم وەزعی کە ئێستا ئەیبینین لە ئەم تۆزە ئازادیی کە لە کوردستانی عێراقی و هەرێمێک هەیە کە نیمچە سەربەخۆییەکی هەیە لە هەر چوار لای کوردستانەوە دژایەتیەکرێ هەر ئەو کاتەش بە هەمان شێوە لە تورکیاوە لە ئێرانەوە لە عێراقەوە لە سووریاوە هەمویان زیاتر کەوت لە دژایەتیکردنی کۆماری کوردستان بە حکمەوەی کە ئەم کۆمارە تەنها بۆ ئەو پارچەی کوردستانیە بۆ چوار پارچەی کوردستانە ئەوە حیزبێکی کوردی دروست بوو بارزانی نەمر هەستی بەم شتە کرد کە هەستی پێکرد یەکسەر داوای لە حەمزە عەبدوڵڵا کرد حەمزە عەبدوڵڵا بگەڕێتەوە بۆ کوردستان و لە کوردستان دەستکا بە چالاکیەکانی بۆ ئەوەی لەوە زیاتر زەخت نەکەوێتە سەر کۆماری کوردستان خەڵکی کوردستان ئەمەنگە تامەزرۆی ئازادی بوو ئەمەنگە تامەزرۆی سەربەستی بوو حیزبە کوردیەکان دوو حیزبی کوردی حیزبی ڕزگاری حیزبی شۆڕش هەردووکیان خۆیان هەڵ کرد لە پێناوی حیزبێکی نەتەوەیی بەهێز دروست بێ لە کوردستانە و خەڵکی کوردستان پێشوازی لەو حیزبە بکە کاتێک کاک حەمزە عەبدوڵڵا هاتەوە کوردستان و پەیوەندی کە بەم حیزبانەوە کە ناوە مێنان ئێستا هەردوو حیزب زۆر بە شانازی و پێشوازیان لە بیر و بۆچوونەکان و ڕاستپاردەکانی بارزانی باو کرد و زۆر بە گەرم و گوڕی وتیان ئێمە مؤتەمەرە بەستین و خۆمان حەلەکەین و دێنە ناو
پارتی دیموکراتی کوردستان ئەوە بوو لە سەرەتای مانگی هەشتی 1946 هەردوو حزب مؤتەمەریان بەست و خۆیان هەڵ کرد و ڕاستەوخۆ هەندێک لە قیادەکانیان چوونە ناو حزبی شیوعی عێراقی و کوردستانی بەڵام زۆربەیان بە تایبەت جەماوەرەکان هەمووی هاتە ناو پارتی دیموکراتی کوردستانەوە و خەڵکی کوردستان زۆر قەناعەتیان بە پارتی دیموکراتی کوردستان و پێشەوایەتی سەرۆکاتی بارزانی نەمرە کرد قەناعەتێکی زۆریان بە وەزعا بوو هەموو خەڵکی کوردستان ئاگای لێ بوو مەلا مستەفای بارزانی لە 43 بۆ 45 دژایەتی حکوومەتی ئینگلیز و عێراقی کردو تۆپ و تەیارە و هەموو جێشی عێراقی لە ماڵی لە شۆڕشی بەرزانیان نەدا لەو کاتە وەکو ڕێخستن سەرجەم ناوچەکانی گرتەوە بەڵام ئیتر شۆڕشی بارزان وەکو پێم وتی شۆڕشێکی ناوچەیی بوو لە مەنطقەی بارزان و هەتایەتە مەنطقەی سۆران و ئەو سنوورانە گرتوویە بەڵام سلەیمانی نەگرتوێتەوە لە دوای پارتی دیموکراتی دوای دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان شۆڕشی ئەیلول دروست بوو شۆڕشی ئەیلول تاکە شۆڕشی کووردە کە لە یەک چرکیا سەرتاسەری کوردستانی گرتوێتەوە گشتگیر بووە شۆڕشی ئەیلول جگە لەوە کە گشتگیر بووە شۆڕشێکی نەتەوەیی بووە بەڵام لە هەمان کاتە هەموو نەتەوە و پێکاتەکانی تری ناو کوردستان بە حکمی ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان پارتی دیموکراتی کوردستانە پارتی دیموکراتی کورد نییە نەتەوەکانی تر پێشمەرگەی عەرەبمان هەبوو پێشمەرگەی تورکمان هەبوو بە دەیان خەڵکی مەسیحی پێشمەرگە بوون واتە شۆڕشی ئەیلول شۆڕشی گشتگیری سەرجەم کوردستان بوو و شۆڕشی کوردستانی گەورە بوو دەیان کەس لە کوردستانی تورکیاوە باکوورەوە لە کوردستانی لە شۆڕشی ئەیلول بەشدار بوون دەیان ڕۆڵەی کورد لە ڕۆژئاوا لە شۆڕشی ئەیلول بەشدار بوون دەیان ڕۆڵەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان هەر لە شۆڕشی ئەیلول بەشدار بوون هەمویان شەهیدیان داوە خەباتیان کردووە ینی شۆڕشی ئەیلول ئەتوانی پێناسەی بکەی بە شۆڕشی کوردستانی گەورە بەواقع شۆڕشی ئەیلول اینجا پێشوازەی کە لە شۆڕشی ئەیلول کراوە لە تاریخی کووردا لە کەس نەکراوە گوڵانی خەرشومەر سەڵە و ناونیشان ژیرە مووی گڵ خەباتنەی داگیسان ئەمڕێ بەزا لەبیر مەکەی پەیمانە ڕێی بەرزانی و کوردستانیانەمانە ڕێی بەرزانی و کوردستانیانەمانە شديداً ركوب بين دياري رئارة أندرين منظومة رجع سياحة والغزام دوما رئارة أندرين منظومة رجع سياحة والغزام دوما أمري غزال بما كيف يمانا رجني رابري بكل سنة رجع يشكي الوازر دروشمی پارتی دیموکراتی کوردستان ئۆتۆنۆمی بۆ کوردستان و دیموکراتیت بۆ عێراق بووە ئەو خەڵکانەی کە لە عێراق ئەچەوسانەوە بە عەرەبەوە بە تورکەوە بە مەسیحیەکانەوە بە ئەدیان و بە ئەقوامەوە پەناگیان تەنها کوردستان بوو هیچ پەناگەیەکی تر نەبوو هەمویان لەبەر ئەوەی پارتی دیموکراتی کوردستان دروشمی ئۆتۆنۆمی بۆ کوردستان دیموکراتیت بۆ عێراق
زۆربەی ئەو نەتەوانەی تر هەمویان لەناو ئەو شۆڕشەیە پێشمەرگایەتیانە کرد و باوەڕیان بە دروشمەکانی پارتی دیموکراتی کوردستان هەبوو. بارزانی ئەمر لە دوای شۆڕشی 14 تەمووز کە لە سۆڤێت گەڕایەوە لەلایەن تیتۆ ئیستیقبال کرا، ئیستیقبالێکی زۆر گەرمی لێکرد تیتۆ وەکو قائیدێکی کوردی، وەکو زەعیمێکی کوردی کە 12 ساڵ لەسەر میلەتەکەی ئاوارە بوو. لەوێ دەرچوو جەمال عەبدولناسر وەکو قائیدێکی عەرەبی، یەکەم قائیدی عەرەبی بوو، دەعوەتنامەی بۆ نارد کە ئامادەیە پێشوازی لێ بکات لە میسر. لێوە چووە میسر، لە میسرەوە ئەنجا هاتەوە بۆ عێراق. گەڕانەوەی بارزانی بەو قەوارە گەورەیەوە، بەو هەموو ئیستیقبالەوە کە هاتەوە لە بەسرا، لە مینای بەسرا بە هەزاران خەڵک چوو بۆ پێشوازی بارزانی. کاتێک گەڕایەوە بەغا لە هەموو کوردستانەوە خەڵک بۆچ بە ئەڕۆشتن بۆ بەغا بۆ ئەوەی چاویان تەنها بە بارزانی بکەوێ. لای ئێمە من پورزایەکی خۆم حسینی مەلا ئەحمەد بەداخەوە ڕسمەکەی نێناوە، ڕسمەکەی مەبووە بێنایە لەگەڵ شەهیدی سەرکردە جەنابی کاک فەتاح ئاغا و کاکە حسینم کە ئەویش پورزامە خوا لێی خۆش بێ، هەردووکیان چوونە بەغا بۆ خزمەت بارزانی نەمر. خەڵکی کوردستان ئەمەنگە تامەزرۆی ئازادی بوو، ئەمەنگە تامەزرۆی سەربەخۆیی بوو، ئەمەنگە تامەزرۆی ئەوە بوو کە یەکێک خەڵکێک سەرکردایەتی بکە. وەلەو کاتەش کە بارزانی لە 12 ساڵ ئاوارەیە و مەینەت و ناڕەحەتی لە سۆڤێت گەڕابووانێ، اینێکی جەماوەری جەماوەریەکی وای بۆ دروست بوو خەڵک بە ڕێژەیەکی وا ئیستیقبالیان لە بارزانیە کرد. ئەتوانم بڵێم لە تاریخا هیچ قائیدێک، هیچ سەرکردەیەک بۆ ڕێژەی ئیستیقبالی لێ نەکراوە. بداية هەر لە بداية بارزانی کە گەڕاوێرە عەبدولکەریم قاسم کە هاتە سەر حوکم مادەیەکی دەستوری دانا لە دەستوری کاتی عێراقا، مادەی 3 ئەڵێ کورد و عەرەب لە عێراقا شەریکن، دوونەتەوەی هاوبەشن لە عێراقا، شەریکن لە وڵاتە. بەڵام دوا بە دوای ئەمە پاش 1-2 ساڵ عەبدولکەریم قاسم تصريحي على العراق جزء من العربية لا يتجزأ. العراق جزء لا يتجزأ من العربية. أما أقريته بأويك قيادة كان عرب، قيادة كان عراق، نالم عرب، شو عرب خرجي باشي زور تيابوا، خرجي تيابوا كزور برامبر بكرتها تايس خرجان هي وەکو مێژووشی دەنووسن، وەکو مێژوو حەقایقەکان نووسن، ڕاستیەکانە لێن. بەڵام قائیدەکانی کە هاتوونەتە دەسەڵات هەتا ئەگەیشتنە دەسەڵات هەمویان ئاعترافیان ئەیانوت کورد ئەبێ وابێ و کورد ئەبێ ئەوەی بۆ بکرێ و با لەسەر مێزی مفاوەزەت دابنیشین بۆی بگەینە نەتیجە. بۆ مەسەل دوای عەبدولکەریم قاسم ئەوە عەبدولکەریم قاسممان بەو شێوەی بینی. دوای عەبدولکەریم قاسم بەعسیەکان هاتنە سەر حوکم. بەعسیەکان یەکسەر کە لەگەڵ هاتنە سەر حوکم بەیانێکیان دەکرد ئەڵێ ئێمە کورد و عەرەب بران و نابێ ئەم کێشانە لە عێراقا بمێنێ. پاش 3 مانگ 4 مانگ کە خۆیان جێگەی خۆیان خایم کرد بە هەمان شێوە پەلاماری کوردیان دایەوە. عەبدولسەلام عارف کە خۆی دەسەڵات بوو لەو حکومەتەیە
انقلابی بەسەر ئەوانە کرد عەبدولسەلام عارف قەومی بوو ئەوان باسی من ئەو قەومیەکان بوو قەومی بوو بە هەمان شێوە لەگەڵ انقلابەکەی کرد پێشوازی لە شۆڕشی کورد کرد دووبارە با بێن مفاوەزات چەند مفاوەزاتیان کرد چەندیان کرد دوایی پەشیمان بۆ ئەو بۆ هێرشی هێنایەوە بۆ سەر کوردستان و حرس قەومیەکان هاتن ئەحنا البەدو وێنە العەدو بە هەموو کوردستانە گەڕان و هەمووشیان تەربیە دیراون بابزانی هەموو حکوومەتەکان یەک لە دوای یەک جوان تربیەت دراون لەلایە پێشمەرگەوە وان دەست دێوەشێنراوە وان لێکراوە کە جارێکی تر ناوی کوردێنن حکوومەتی بەعەس لە ساڵی 63 کە هاتنە سەر حکم یەک لیوان لە سووریاوە هات لەم چەمی ڕێزانە فەوجێکیان هجوومی کرد دوو جوندی نەگەڕایەوە هەمووی ئیبادە کرا هەمووی کۆتایی بیان ئەمانە هەمویان یەک بێ یەک لە دوای یەک نظامەکان حکوومەتەکەی عەبدولسەلام عارف بەعسیەکان دوای ئەوە عەبدوڕەحمان عارف دوای ئەوە هەمیسان بەعسیەکان ئەحمەد حەسەن بەکر هەربینی بەعسیەکان بوو دوای ئەو سەدام حوسێن ئەمانە یەک لە دوای یەک هەمویان هەتا خۆیان جێگەی خۆیان خایم کردووە کورد و عەرەب برایە هاو بەشن لە عێراقا ئەمان ئەوان مێزی مفاوەزات و کورد قەت بە قەراری قەتعی لە شۆڕشی ئەیلوولە گفتوگۆی ڕەت نەکردوێتەوە هەر کاتێک حکوومەتی عێراقی داوای گفتوگۆی کردبێ کورد ڕەتی نەکرێتەوە بارزانی نەمر پێشوازی لێ کردووە دوو سوودیشی لەمە بینیوە یەکیان فترەیەکی باش فترەیەکی زۆر باش خەڵکی کوردستان بە پێشمەرگە و بە خەڵکە کێشەوە بە دانیشتوانی خەڵکی کوردستانەوە ئیسراحەتیان کردووە و توانیویانە ئەو فترەیە زیاتر بە ئازادی بژین چونکە ئێمە ئێستا من لەم ناوچەیە ژیاوم ڕۆژانە تەیارە لەسەر ئەم مەنتیقانە بووە هەرچەند هەموو کوردستان ئازاد کراوە لە شۆڕشی ئەیلوولا تەنها حکوومەتی عێراق شارەکانی بەدەستەوە بووە شارەکانیش بە شەو بەدەست پێشمەرگەوە بووە بەدەست حکوومەتەوە نەبووە شەو بەدەست پێشمەرگەوە بووە پێشمەرگا چۆنێکی پێ چووە ئەوەی کردووە بە درێژایی مێژوو هیچ شۆڕشێکی کورد بەخەر شۆڕشی ئەیلوول توانای ئازادکردنی کوردستان و دەسەڵاتی لە کوردستانە نەبووە بە مەئامرەیەکی ئیقلیمی کۆتاییان بەو شۆڕشە هێنا ئەمە شتێکی ترە شتی سیاسیە شتی عەسکەری نییە وەکو عەسکەری شۆڕشی ئەیلوول چۆکی بە حکوومەتی عێراقدایە دلیل هەیە بۆ ئەوە کە پارتی دیموکراتی کوردستان سازش لەسەر هیچ شتێکی کوردستان ناکا لە 11 ئازاری 1970 ڕێکەوتنامەی 11 ئازار بۆ هەتا ئێستاش یەکێکە لە گەورەترین ڕێکەوتنامەکانی مێژووی کورد کە حکوومەتی عێراقی ئاعترافی بە کورد کردووە وەکو قەومیەتی دووەم لە عێراقا لە دوای 4 ساڵ مفاوەزاتەکان تەنها لەسەر کەرکووک بوو حەزەکەم بزانم تەنها لەسەر کەرکووک و کەلیمەی هەرێم و ناوچە بوو حکوومەتی عێراقی و ئەبێ ناوچەی ئۆتۆنۆمی بێ مەلا مستەفای بارزانی و پارتی دیموکراتی کوردستان ئانو نەخێر ئەبێ هەرێمی کوردستان بێت ئیقلیم کوردستان بێت نەک مەنتیقەی کوردستان و حکوومەتەکەی سەدام حوسێن ئەو کاتە ئەحمەد حەسەن بەکر و سەدام حوسێن ئەحمەد حەسەن بەکر ڕێیس جمهور بوو سەدام حوسێن نایبی ڕێیس جمهور بوو بەڵام سەدام حوسێن دەسەڵات بوو ئەحمەد حەسەن بەکر پەیکەرێک بوو بەواقع پەیکەرێک بوو دانرا بوو ئەو دەسەڵاتی نەبوو هەموو شتەکان ئەو بوو ئەو حکوومەتە اعترافی بەوە کرد کە ئیدارەی مشتەرەک لە کەرکووک هەبێ وەکو کورد و عەرەب مەلا مستەفای بارزانی وتی من
ئیمزا لەسەر شتێک بستێک لە خاکی کوردستان بستێک لە خاکی کوردستان ببەخشم چونکە ئەوە نەدەسەڵاتی منە نەدەسەڵاتی هیچ کەسێکە وەکو حیزبێکی سیاسی وەکو قیادەیەکی نەتەوەیی کورد ئێمە باوەڕمان بەوە نییە ئەبێ ئەگەر کەرکووکی کوردانە و بە هیچ جۆرێک سازش لەسەر بستێکی خاکی کوردستان ناکەین تەنها لەسەر ئەم کەرکووکەی کە ئێستا ئێمە ئەیبینین چی بەسەر هاتووە لەسەر ئەو کەرکووکە دەستی لە ئیدارەی مشتەرەکان کرد و ئیدارەی مشتەرەک ئێمە شتێکە بۆ ئەوەیە کە لایە لە کوردستان ئێمە بفرۆشین بە هیچ نەوعێک سازشیان لەسەر ئەوە نەکرد و ئەوە بوو شەڕ لە ساڵی 1970 دەستی پێکردەوە و بۆ ماوەی 1 ساڵی ڕەبەخیش بەردەوام بوو شەڕەکان لەگەڵ عێراقا هەتا گەیشتە ئەو مەئامرە گەورەی کە لە جەزائیر کرا لە کورد. پارتی دیموکراتی کوردستان لە ئێستا و لە داهاتوو وەکو پارتێکی نەتەوەیی وەکو پێشتریش ئشارەتم پێە باوەڕی بە سەربەخۆی کوردستان هەیە باوەڕی بە سەربەخۆی کوردستان هەیە ڕیفراندۆم کە مەسعود بارزانی قیادەی کردووە بە تایبەتی شخصی جەنابی کاک مەسعود بارزانی خۆی قیادەی کردووە و خۆشی داهێنەری بووە دلیلی ئیسپاتە بۆ ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان هەدەفی ئۆتۆنۆمی نییە بۆ کوردستان یا فیدرالی نییە پارتی دیموکراتی کوردستان هەدەفی سەربەخۆیی کوردستانە و سازش لەسەر بستێکی کوردستان ناکە ئەمە وەکو پێم وتی چەند جارە تا ئێستا کەرکووک داگیر کراوە مەخموور داگیر کراوە سنجار داگیر کراوە هاتووە ڕۆیشتووە جێشی عێراقی هاتووە جێشی شعبی هاتووە حرس قەومی هاتووە ئەنواع و ئەشکاڵ خەڵک هاتوونەتە دەسەڵات هەمویان ڕۆخاون و ڕۆیشتون و نەماون بەڵام ئێمە هەر لە شوێنی خۆمانین پارتی دیموکراتی کوردستان لە عێراق نەک لە کوردستان لە عێراقیش پارتێک نییە تەمەنی پارتەکەی ئێمە هەبێ پارتی دیموکراتی کوردستان قەناعەتم بەوە هەیە هەتا گەلی کورد ئەگەیەنێتە ویزگەی خۆی کە سەربەخۆیی کوردستانە هەر پارتی دیموکراتی کوردستانە و هەر ئینشەڵڵا لە خەبات و تێکۆشانی بەردەوام بێت.